پەیامی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی ڕۆژی شەهیدانی کوردستان. بنەماڵەی سەربەرزی شەهیدان، ڕێبوارانی وەفاداری ڕێبازی شەهیدان، کوردستانیانی ئازیز. مێژووی هەر نەتەوەیەکی ئازادی خواز کە خەباتی بۆ ڕزگاری نەتەوەیی و وەلانانی ستەمی داگیرکەر کردبێت، بێگومان بە خوێنی ڕۆڵە نەبەز و قارەمانەکانی نەخشێنراوە و شەهیدان بوونەتە سەروەرانی ئەو مێژووە بەرز و پیرۆزە. ئێمەی نەتەوەی کوردیش کە بە درێژایی مێژوو لە هەوڵی خۆمان بۆ پاراستنی شوناس و ئازادی نیشتمانەکەمان بەردەوام بووین، خاوەنی سەرمایەکی گەورەین کە ئەوانیش شەهیدانی ڕێگەی ئازادی و سەروەری نەتەوەین. تاکی کورد کە ژێردەستی و چەوسانەوەی خۆی بەدەستی داگیرکەرانی کوردستانی قبول نەکردووە، سەربەرزانە ڕێگای خەبات و تێکۆشانی هەڵبژاردووە، ڕێگایەکی سەخت و دژوار کە بەداخەوە زۆر جار بۆ بەدیهێنانی ئامانجە پیرۆز و بەهانەتەوەیە باڵاکان گیانی خۆی لەو پێناوەدا بەخشیوە و بە خوێنی ئاڵی خۆی لاپەڕەکانی مێژووی نەخشاندووە. بێگومان مێژووی هەر نەتەوەیەک ڕۆژ و ڕووداوگەلێکی چارەن و ساز و گرنگی تێدایە کە بوونەتە سیمبولی تێکۆشان و ژیان فیدایی لە پێناو ئازادی و ڕزگاریدا. لە مێژووی نەتەوەی ئێمەدا ڕۆژی دێی خاکەلێوە کە وەک ڕۆژی شەهیدانی کوردستان ناودێرکراوە، ئەو ڕۆژەیە کە نیشاندەری ئەو پەڕی گیان فیدایی نەتەوەیەک بۆ ئازادی و پاراستنی شوناسیەتی. هەرچەند کە لەو ڕۆژەدا دادگای بێدادی داگیرکەر یەکەمین سەرۆکۆماری کوردستان لە مێژوودا لە سێدارە دەدات و بە باوەڕی خۆیان بەو حرەکەتە مێژووی نەتەوەیەکی ئازادی خواز کۆتایی پێدەهێنن. بەڵام لە خۆبردووی پێشەوە قازی و هاوڕەکانی بە درێژایی دادگای بێدادی و گیان بەخشینی سربڵندانەیان لە پێناو نەتەوەکەیاندا بوو بە هەوێنی شۆڕش و تێکۆشانێکی بەردەوام لە ناخی نەتەوەیەکی ئازادی خوازدا و بەردەوامی ئەو خەباتە تا ئەوڕۆ نیشاندەری لە گۆڕنانی خەونی داگیرکەرانە. ئێمە لە یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێراندا خۆمان بە درێژەدەری ڕێگای پرسەروەری شەهیدان دەزانین و لەو ڕۆژەدا لەگەڵ شەهیدانی کوردستان پەیمان نوێ دەکەینەوە کە لەسەر ڕێگا و ڕێبازی ئەوان بەردەوام دەبین و بە هەوڵ و تێکۆشان و گیانبازی خۆمان کار بە وەدیهێنانی ئامانجە پیرۆزەکانیان دەکەین. هاوکات سەری ڕێز لە هەمبەر بنەماڵی سەربەرزی شەهیدان دادەنوێنین و بەڵێن بەوانیش دەدەین کە تا سەر درێژە دەری ڕێگای ئازیزانیان بین. سڵاو لە یاد و ڕێبازی شەهیدانی کورد و کوردستان، سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازانی نەتەوەکەمان. یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران.